الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه لبستنوي دي 2025 بەڕێوەبەری گشتی پرۆگرامەکان لە وەزارەتی تەربیە بابەتێکی گشتاندووە و فەرمانێکی دەرکردووە لە جیاتی وانەی پەروەردەی ئیسلامی لە پۆلی نۆ دەرسێک زیاد بکرێ بە ناوی کارامەی و بەها کۆمەڵایەتیەکان لە جیاتی هەموو دەرسان دەرسی پەروەردەی ئیسلامیان لادایە گۆتیتیان ئەوەی لە جیاتیوی زیاد بکەن و لە هەفتەی با پەروەردەی ئیسلامی بەس دەرسێک بخوێندێ دوای ئەوەش نامینی طبعا ئەوە خوای گەورە لەبارەی جوولەکەی ئەفەرمێ وما قەدر الله حق قەدری ڕێزی خۆیان نەزانی بەڕاستی هەمان ئەو شتانەی جوولەکە دەکەن لە وڵاتی مەوردە دووبارە دەبیتەوە بۆچی لەبەر ئەوەی قدری خوای گەورە نزان چونکە پەروەردەی ئیسلامی ئیهمال دەکەن و هەروەها لەسەر حسابی پەروەردەی ئیسلامی دەرسی دیکە زیاد دەکەن و کەیفیان بە دین دەرسی پەروەردەی ئیسلامی نایە بۆیە دەیانەوێ وردەوردی کەمیکەنەوە هەتا دوای نەیهێڵن دوای لە ناو پەروەردەی ئیسلامیش ناسینی دیانەتەکان زۆر بەقووەترە زۆر جارە لە ناسینی ئیسلام و وردە ئەو نوع تەسەڕوفانە وامان لێ دەکا باوەڕمان بەو حکوومەت و بەو دەسەڵات و بەو تەربیە نەمینی کە دەیانەوێ منداڵەکانمان هەموو ڕۆژێ سبەینان زوو بکەونە بردەستیان جار لە بۆمە بگەڕێنەوە بە تەربیەتێکی سەقەت بەڕاستی ئێمە دەمانێ منداڵەکانمان پێشوەخت فێری تەربیە ببن ئەو جە فێری علم ببن چونکە تەربیە پێشی تعلیمە هەر کەسێک تەربیەتی نەبی ئەمەش میلەتێکی موسڵمانین لەسەر تەربیەتی ئیسلامی نەبی هیچ تەربیەتیش کەمان لە دنیای ناوێ وەختی خۆی ئەوەی عەجائب بوو بینیم لە کۆلێژی لە زانکۆی سۆران داوایان کرا کە کۆلێژی شریعە بکرێتەوە گوتیان نا کۆلێژێک دەکەینەوە بە ناوی ناسینی بیر و باوەڕەکانی شەرقی ئەدیانی شەرقی کەسی هەر ئەویشان نەکردەوە لەوەش عەجایبتر سەرۆکی زانکۆ خەریجی کولێ شەریعەش بوو هەر ئەوەی نەکردو ئیتر بە کوردی و کورتی ئەو حکوومەتە دینی ناوێ ئیسلامەتی ناوێ بەڵام ئەوە شتەکە بە زۆر بەسەر ملی داسەپێنداوە بۆچی لەبەرێ میلەتەکە میلەتێکی موسڵمانە نازانن چۆن خۆیان لەگەر میلەتی موسڵمان بگونجێنن بە واسطەی دەرسێکی بە واسطەی دوو دەرسی بەسیط خۆیان بە موسڵمان پیشان دەدەن لە ڕووکەش بەڵام لە ناوەڕۆکدا ئەوانە عەلمانینە و دەیانەوێ عەلمانیەت لە کوردستانێ بچەسپێ لا دینیەت بچەسپێ دەیانەوێت دینی خوای گەورە دینی ئیسلام لە خەڵکی تێک بدەن